هەستم بە بەتاڵێکی زۆر دەکرد منیش بۆ ئەوەی ئەم بەتاڵێم پڕکەمەوە بیرم لە شتێک کردەوە ئەمش ئەوە پێشتر کاری دەستیم دەکرد بۆ هەدیە بۆ برادەر بۆ خزم ئەم شانێک کە بەکاریان دێنی ئێمە لێرە دەیان کڕین بەڵام بیرۆکەکان هێندێک جار لە دەتوانین لە یوتیوبەوە فکرەوە بگرین بەڵام هێندێکیشمان بۆ خۆمان یعنی لەگەڵ سروش تێکەڵی دەکەم. من مامۆستای زمانی ئینگلیزیم و لە پاڵ کاری خۆم هیچی دەستیش دەکەم و پێم وایە کە هەموو ئافرەتێک دەبێت یعنی هەر ئیشێک بکات دەبێت ئیشێکی دەستی بۆ نەخایەتی بێیان ئیشی دەستی بێیان هەر ئیشێکی دیکە بێ بتوانێت بزانێتن هەم بۆ ئەو یارمەتی خۆی بدە لە ڕوویدارایەوە هەم بۆ ئەوەی کە یارمەتی ماڵەوەشی بداتن. Hoş George. Ve yine Asya. Ama نوعات جوجي وبنير نهم با جوجي بنير تجيجل بين جوجي وبنير. بنير جدايا. كرن بناوي بنير. أبى ديجانا. وقتی بیزای بیکا سیابویا منده هیدانا زرکریه هیدانا هشکریه اولنا اوش تدا استعمال کردن بود درمان خاص گیاه درمان و چند سال شولیه و امش زاخوتن عندك مروفيد ما يتهنش دهوكتينش جونداتينن كردوارينا بلكي جالا جواي ام ناكر نيزي كنشي بس هذا كردوارينا وتشتوي بسخته كده بحيله ام تنجفون ري ديره متن بخادم بموله متشن جالا جان بموله جيت بنوصل هاوکاریەکان ئی ڕێکخراوێکی جیهانی دۆنیشن ئین کایند ڕێکخراوی ڕۆتەری جیهانیە شاجوانی جیهانی نامورات لەوێ پێوەی هەڵدەسێتن ئەو ئیشەکان دەکات و ئەوەی کە ئێستا نردوویەتی کە کەلوپەلی تەندروستی و پەروەردەییە و بۆ کوێیە بۆ هەموو کوردستانە بە ئیتفاقیە بۆ هەموو ئەو شوێنانە دەنێرین کە پێویستیانە. لە ڕاستیدا ئەو کەلوپەلانەی ئەو خاتوونە بەڕێزە نردونی بۆ ئێرە کەلوپەلی گرانبەهان هیوادارم بە شێوەیەکی گشتی زۆر بەباشی بخرێنە خزمەتی کەتی تەندروستی لە ناوچەکەمان.